منێستا لە نێو باخچەی ئاژەڵانی گەورەی هەولێرام ئەمڕۆ لە ڕووداوێکی ناوازیاو بۆ یەکەم جار لە عێراقا بێچوویەکی ئەسپی ڕووبار لەدایک بووە لێرە وەکو ڕووداوێکی خۆش ئەمڕۆ لە نێو هەولێرا و بەتایبەت نێو باخچەی ئاژەڵانە باسەکرێت لەگەڵم بن بابەیەکەوە ببینین کە ژیان و هاتنە دنیای ئەم بێچوو و هەروەها دایکیشی چۆنە. ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بوو لە باخچەی ئاژەڵانی هەولێر لەدایکبوونی بێچووی ئەسپی ڕووبار بوو کە لە وڵاتی میسڵ پێش 2 ساڵ هینامانە بۆ باخچەی ئاژەڵان. ئەم ئاژەڵە ڕۆژانە 16 سەعات ناو ئاودا دەژی و خواردنی 45 تا 50 کیلۆیە لە ڕۆژێکدا ماوەی دووگیانی 8 مانگە. ئەو بێچووە تەنیا تەمەنی 5 ساعتە 5 ساعتە لەدایک بووە ئێوە دیارە لەگەدای چێستەوە خەریکی خواردنی شیرە ڕۆژانە 16 ساعت هەتا نووسنیان ناو ئاوە جوودبوونیان ناو ئاوە لەدایکبوونی ناو ئاوە نێرەکەشی لێرێ بەڵێ خواردنی ڕۆژانەیە 45 تا 50 کیلۆیە سەوزە و میوە و خاس و سڵق و شفتی و ئەو شتانە دەخوات. زۆر دڵخۆشین شتێکی نوێ لە باخچەکەمان لە ناوچەکە و لە عێراق و لە هەرێمی کوردستان زۆر دڵخۆشین ئینشاڵڵا دەبتە سەرەتاییەکی خۆش بۆ زیادکردنی هەندێک ئاژەڵی دەگمەنی تر لە باخچەکەمان هەیە.